ئەرێ وەڵڵا هەر نەک خەنی بووم بە بابەوە خەنی بووی مە نەکەر بخۆم. سەلام عەلەیک دکتۆر، ئەمن وەزعم زۆر خراپ بوو، ئێستا هاتمە کنەتوو بۆ عیلاجمت کرد، ئێستا مەمنوونی خوای و مەمنوونی تو مەمنوونی ئەو کچەمە کە هاوکار بوو لەگەرم ئەمنی هێنا ئێرە عیلاجی خۆم کرد. ئەمن ژیانم زۆر ناخۆش بوو، هیچ ژیانم نەبوو. ئێستا ئەلحەمدولیلا ئیشماری خۆم پێ دەکرێ، ڕۆیشتنی خۆم پێ دەکرێ، وەزعم زۆر باشە ئێستا. بە هەموو کەسانی دەرم کە وەزعیان وەچی پێشانی من بووە بێ عیلاجی خۆی بکا لە میهرەبانی. خەستەخانەکی باشە و دکتۆرێکی زۆر باشە. من ئێستا ژیانم زۆر خۆشە و زۆر ئیستیفادەم کردێ لە عەمەلیاتێک. عەمەلیاتی مەعیدە بڕینم لە بۆ کرایە، وەختی پێش عەمەلیات بکرێم 148 کیلۆ بووم، ئێستا 100 کیلۆمە. 48 کیلۆم دانایە، 48 کیلۆ گەلێک زۆرە لە بەشەری کە دای بنێت. مەمنوونی خوایمە، مەمنوونی دکتۆریمە. ئەرێ وەڵڵا هەر نەک خەنی بووم بە بابەوە خەنی بووی مە نەکەر بخۆم. ئەرێ وەڵڵا خەنی بوویمە، خەنی ساعتم کردێ، خەوم خۆش بووە، دانیشتنم خۆش بووە، هەستانم خۆش بووە، نەمدەتانی دەست شەقاو بڕۆم، دەبا کورسیم لەگە بجێڕم. ئێستا دەڕۆم لە گەڕەکی هەموو گەڕەکی دەکەمەوە جا دێمەوە، پیاسەی دەکەم ئێوارە. ئەرێ وەڵڵا ئێستا زۆر ئیستیفادەم کردێ، زۆر وەزعم خۆش بووە. ئەرێ وەڵڵا 1000 جار بڕوخی قەڵەوی، نەعلەت لە قەڵەوی، لۆ زەعیفی عەول بدەن، ئەوەی زەعیفە قەت عەول نەدا قەڵەو بی. ئەرێ وەڵڵا قەڵەوی مردنە، ئەمن مردنم دیت، بەس ئێستا ئەلحەمدولیلا وا زیندوو بوویمەوە. ئەمن ئەوها لەسەر کورسیدا دەنیشتم، ئاگام لێ نەبوو لەو مارەی چ دەکرێت چ ناکرێت. کویەکەچی دایم مطمئین بیمە، یعنی بە مەوادی مخەدر و ئەوانە کە ئاگای لە دنیا نامینێ بێهۆش دەبێ، من ئەوها بووم معەدەل. ئێستا ئەلحەمدولیلا باش، زۆر باش. وەڵڵا میهرەبانی خەستەخانەی میهرەبانی خەستەخانەکی ئەوەڵ برێم پاکژ و خاوێنە، زۆر ستافەکانی ڕێک و پێکن، کوالیتی هەمووی بەرزە و ڕێک و پێکە. دکتۆرەکانی ئەو پەرستار و ئەوانەی هەمووی لەگەر خەرچی زۆر میهرەبان و زۆر ڕێک و پێکن. بەڕاستی ناوەکەی لە خۆی دێ خەستەخانەی میهرەبانی، خەرکەکانی هەمووی میهرەبان و لەسەرە خۆنە لەگەر خەرچی، تەعامولیان جوانە، ئوسلوبی قسەکردنیان جوانە، هەموو شتیان زۆر یعنی نمونەییە، زۆر شتێکی لاوازە و بێهاوتایە بەڕاستی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.